هەینی ڕابردوو جارێکی دیکە جێفری ئیپستن ناوی هاتەوە ناو ناوان. وەزارەتی دادی ئەمریکا جارێکی دیکە دۆسیەکەی ئیپستنی هەڵدایەوە. زیاتر لە 3 ملیۆن بەڵگەنامە و لە ناویشیدا 2000 ڤیدیۆ و 180,000 وێنە لە بەردەست دادگاکەن. بەڵگەنامەکان ئاماژە بە ناوی سەدان کەس لە سەرۆک و سیاسەتکار و هونەرمەند و بازرگان و ملیاردێر دەکات کە لە تاوانی ئیپستنەوە تێوەگلاون. تاوانەکاریش دەستدرێژی سێکسین بۆ سەر هەزاران منداڵ و بێسەر و شوێنکردن و تەنانەت کوشتنیشان. ئەندرۆ ماونت باتن شازادەی جێنشینی پێشوو کوڕەگەوری شاژنە ئەلیزابێت تازە بە تازە ئاشکرا بووە کە یەکێکە لە تێوەگلاوانی تاوانەکانی ئیپستن. دۆسیەکەی ئەندرۆ سێر کێس تامر سەرۆکوەزیرانی بەریتانیای هێنایە دەنگ و داوای لە هەر کەسێک کرد بەڵگەی تێوەگلانی ئەندرۆی لایە بیخاتە ڕوو ئاشکرای بکات. پیتەر مێندێڵسن باڵیۆزی پێشووی بەریتانیا لە ئەمریکا و سەرکردە لە پارتی کرێکارانی بەریتانی دوای ئەوەی بەڵگەکان ئاشکرایان کرد پەیوەندی بە ئیپستنەوە هەبووە و ئیپستن 75,000 دلاری خستۆتە سەر ئەژمارەکەی لە حەزبەکەی دەستی لە کارکێشایەوە. ئیلۆن ماسک ملیاردێری جیهان و خاوەنی کۆمپانیای تێسلا و تۆڕی ئەکس یەکێشی دیکەیە لەو ناوانەی سەدان بەڵگە و نامەگۆڕینەوە و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ئیپستن هەبووە. بەڵام بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای تێسلا ڕەتی دەکاتەوە ماسک چوو بێتە دوورگەکەی ئیپستن. میتە مارێت شازادەی جێنشینی نەرویج ناوی لەناو بەڵگەکاندا هاتووە. دانی بەوە دانا کە هاوڕێیەتی لەگەڵ ئیپستن شەرمەزاری بووە و داوای لێبوردنی لەو کارە هەڵەیەشی کردووە. کەیسی وێسرمن سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی لە ویلایەتی لۆس ئەنجلۆسی ئەمریکاش بە بەڵگە تێوەگلایەشی دیکەیە. وێسرمن شەرمەزاری خۆی دەربڕی لەوەی پەیوەندی لەگەڵ گیلن ماکسوێلی کچە هاوڕەکەی ئیپستندا هەبووە. بە ژێرەی بەڵگەنامەکان لەو 3 ملیۆن بەڵگەنامانەی لەسەر ئیپستن هەن هەزاران ئاماژە هەن کە دۆناڵد ترۆمپ سەرۆکی ئەمریکا بە پەیوەندی بە ئیپستنەوە گرێ دەدەن. بەڵام ترۆمپ دەڵێ تەنها هاوڕێتیەشی کەمم لەگەڵی هەبوو دوورم لە تێوەگلان و ئەو کارانەی لە دوورگەکەی ئیپستن ئەنجام دراون. بە ژێرەی چەند بەڵگەنامەیەشی دیکەی وەزارەتی دادی ئەمریکا دوای بوومەلەرزەکەی ساڵی 1999 لە تورکیا چەندین منداڵی ونبووی ئەو وڵاتە براونەتە ماڵەکەی جێفری ئیپستن و لەلایەن سەرکردە و ملیاردێر و هونەرمەندانی ئەمریکا و جیهانەوە سێکسیان لەگەڵدا ئەنجام دراوە. ئەمڕۆژ کالۆرین وینبەرگ نمایشکاری سوید و جیهان دانی بەوە دانا کە خۆی و هاوڕێیشی بەناوی ئیڤا دووبین کە شاجوانی ساڵی 1980 بووە ئەوانیش بوونەتە قوربانی تۆڕەکەی ئیپستین.